حديثك صحيح في غمر صلى الله عليه وسلم ككاتك بناي بتوبة خواهي الرجال لكومالك شتي خراب ئێمەش پێویستە لەسەرمان بە هەمان شێوە پەنا بگرین بەخوای پەروەردگار لە هەموو شتێکی خراپ. لەم حەدیثە صحیحەدا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اللهم إني أعوذ بك من جار السوء. خوایە گیان من پەنا دەگرم بە تۆ لە دراوسەی خراپ. يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنای گرتووە بە خوای پەروەردگار لە شەڕ و لە خراپە و زەرەر و زیانی دراوسەی خراپ. ئینسانی موسڵمان دەبێت دراوسەیەکی باش بێ بۆ دراوسێکی. لەو کەسانە نەبێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای پەنا دەگرم بە تۆ لە دراوسەیەکە خراپ بێ لەگەڵمدا. پەنا بەخوا ماڵی وایە دەچێتە هەر کۆڵانێکەوە ئەو کۆڵانە کۆتایی پێدێ. کەس ڕووی تێ ناکات، کەس ناتوانێت خانووی لێ بکڕێ، خانووەکەی نافرۆشرێ. ئەمە پەنا بەخوای گەورە ئەم کەسانە کەسێکی خراپن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر دراوسێ نزیکەکانی خۆت شایەتیت بۆ بدەن کە تۆ کەسێکی باشی، خوای گەورە لێت خۆشە بێت و دەتخاتە بەهەشتەوە. لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئافرەتێک هەبوو شەو نوێژی دەکرد، ڕۆژی سونەتی دەکرد، خێر و سەدەقەی زۆری دەکرد، بەڵام ئەم ئافرەتە تؤذی جیرانەها بلیسانیها، بە زمانی عەزێتی دراوسێکانی ئەدا. ڕاستەکەی شەو نوێژی هەبوو، ڕۆژی سونەتی هەبوو، دووشەم و پێشەمان کاتەکانی تر، خێر و سەدەقەی زۆری دەکرد، یارمەتی خەڵکی فەقیر و هەژاری ئەدا، بەڵام یەک کێشەی هەبوو بە زمانی ئێش و ئازاری دراوسەکانی ئەدا کە باسییان کرد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا خەیرە فیها هي من ئەهلی النار. بەس بۆچی؟ لەبەرەوەی عەزێتی دراوسەکانی ئەدا بە زمانی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم با شەو نوێژ بکە، با ڕۆژی سونەت بگرێ، با خێر و سەدەقە بکە، مادەم دراوسەکانی عەزێت ئەدا و ئازاریان ئەدا بە زمانی هیچ خێرگیتیانی ئەهلی ئاگرە ئەو کەسە. ئەو ئافرەتە جەهەنەمیە. پەنا بەخوای گەورە. کەواتە خراپبوون لەگەڵ دراوسێدا زانایان دەفەرموون ڕێز نەگرتنی دراوسێ، خراپبوون لەگەڵ دراوسێدا یەکێکە لە گوناهە گەورەکان. چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو کەسە ئەهلی ئاگرە. هەر شتێکیش هەڕەشی ئاگر و جەهەنەمی لێ هاتبێ لەسەر هاتبێ ئەوە گوناهی گەورەیە. کەواتە عەزێتدانی دراوسێت یەکێکە لە تاوانە گەورەکان کە مستحەقی عەزابی خوا و جەهەنەمت ئەکا. نەڵێ شەو نوێژم زۆرە، ئەویش ئەو ئافرەتە شەو نوێژی هەبوو، ڕۆژی سونەتی زۆر ئەگرت، خێر و سەدەقەی ئەگرت، دەستی کراوە بوو، بەڵام ئەو سیفەتە خراپەی کە دراوسێ عەزێتدا بووە هۆکارێک بۆی کە خێریتیانە بێ لا خەیرە فیها، هیچ خێرێکیتیان نییە، هاو بێخێرە. با خۆشی بڵێ من کەسێکی چاکم، هي من ئەهلی النار، ئەوە ئەهلی ئاگرە.